ئەمە دیمەنی ڕێزلێگرتن و خەڵاتکردنی یاریزانانی لاوانی پێشمەرگەی هەولێرە لەلایەن ڕاهێنەرەکەیانەوە فەتحی قەرەنی دوای تێپەڕبوونی مانگێک بەسەر تەواوبوونی یاریەکانی خولی نایەبی کوردستان. فەتحی قەرەنی ڕاهێنەری تیپەکە خۆی بە خۆشحاڵ دەزانێت کاو یاریزانانە خەڵات دەکات بەهۆی ئەوەی ساڵی داهاتوو ناتوانن لەگەڵی بەردەوام بن، بەشێکیان بەهۆی هەڵکشانی تەمەنیان و بەشێکیشیان گەیشتنیان بە پێکاتی یەکەمی تیپەکە خۆشی بە خاوەنی ئەم بیرۆکەیە دەزانێت. بەڕاستی چەند یاریزانێکمان لە تەمەنیان ساڵشکە بۆ تیپەکەمان نەدەبوو بۆ 6 یاریزانیشمان چوتە تیپی یەک پێشکەوتوانی یانەکەمان بە باش مازای مەراسیمەشیان بۆ ڕێک بخەین لەو مەراسیمە چەند یاریێکی دۆستانی تێدا بوو خواردنمان بۆیان ئامادە کرد بوو کاس و مەدالیەمان بۆیان دانابوو کە وەکو ڕێزنان نەگەل لەو یاریزانانە کە هەموو نەبێ کە یاری کۆتایی خلاص دەبێ ئەیان ئاخری یاری خلاص دەبێ یاریزانەکان یەکسەر بستنەوە ماڵەوە کەس ئاوڕێن نەداتەوە باشم زانی کە ئەو یەکەم جارە شتیوا بکرێت کە وەک بە مەراسیمێک یاریزانەکان چ بستە تیپی یەکەم چ لە تیپەکە نەمینێ ڕێزیان لێ بگیرێ. لە پێکاتەی لاوانی پێشمەرگەی هەولێر 8 یاریزان دادەبڕێن بۆ چالاکیەکانی ساڵی داهاتوو هەریەکە لە نەزیر حەمید و بژار مەهدی و توانە ئەمیر و ئیبراهیم ئەوبەکر و مەهدی سیامەند و نیهاد جەلیل سەرخراون بۆ پێکاتی یەکەمی تیپەکە و هەریەکە لە هاوڕێ شێرزاد و هەندرێن ئیسماعیلیش بەهۆی هەڵکشانی تەمەنیان ناتوانن چیتر لە خولەکانی ئاستی لاوان بەشداری بکەن. ئەو یاریزانانەش دڵخۆشن کە ڕاهێنەرەکەیان و یانەکەیان لە بیریان نەکردوون و هیوادارن یانەکان زۆرترین پشتبەستنیان بە یاریزانە لاوەکان بێت. سەرەتا دەستخۆشیەکان فەتحی دەکەین بۆ ئەم مەراسیمە و لەبیر نەکردنی یاریزانەکان بەڕاستی نمونەی ڕەوشت و جوانیە لەخوا بەزات بێت نەتیجەی باشمان هەبوو پلەی چارەمان بەدەستێنا دەستخۆشی لە یاریزانەکان و تەواوی دەستی کارجێڕی دەکەم سوپاسی یانەکەمان دەکەین بۆ پشتبەستن بە یاریزانە لاوەکانمان ئەوە هیوایە دەگەڕێنێتەوە بۆ یاریزانە لاوەکان بۆی لە داهاتوودا شتی باشتر پێشکەشکەن و بەردەوام بن لە کار و چالاکیەکانیان. لاوانی پێشمەرگەی هەولێر دوای ئەوەی لە قۆناغی یەکەمی خولی نایەبی کوردستان لە کۆمەڵی یانەکانی شاری هەولێر و دهۆک پلەی یەکەمی بەدەستێنا بووە تاکە نوێنەری یانەکانی هەولێر لە قۆناغی کۆتایی لەوێش لە کۆی پێنجیانە پلەی چوارەمی بەدەستێنا. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.